لە مانگی ڕابردوو دوای هێرشێکی چەکدارانی حەزبوڵای عێراق بۆ سەر سەربەزگەی کەیوان لە کەرکووک و کوشتنی کارمەندێکی بەشی هەواڵگەری ئەمریکا، ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا لە عێراق پێنایە قۆناغێکی نوێی مەترسیدارەوە و دەست بەجێ ئەمریکا بڕیاری تۆڵەسەندنەوەی لەو کەسانە دەرکرد کە بوونەتە مەترسی لەسەر سەرباز و هاوڵاتیانی ئەمریکی لە عێراق. دوای بردومانی بارەگەکانی حەزبوڵا لە ئەنبار و کوشتنی دەیان چەکداری سەر بە کەتایبی حەزبوڵا، دواتر کوشتنی قاسمی سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس بە دوای خۆی داهێنا. کەرکووک و هێرشەکانی سەر سەربازگەی کەیوان بوونەتە دەستپێکی ململانەی توند لە نێوان ئەمریکا و هێزە چەکدارەکانی نزیک لە ئێران. چاودێران پێیان وایە کەرکووک لە سەرجەم ململانێ و کایە سیاسیەکانی نێوان وڵاتانی ئەقلیمی و نێو دەوڵەتی کاریگەری دەبێت و دەبێتە چەقی ململانەکان. ئەمێکی لەو شارانەی کە هەمیشە دەسڵاتداری لەم شارەیە جێگەی ململانی سیاسی بۆ شاری کەرکووک بووە، بۆیە هەر ئەم ڕووداوانەی دوایی سەکی دەستپێکەکەی لە کەرکووکەوە بووە. بەڵام ئەوەی کە ئەم جارە جیاواز بوو لەو ڕووداوانەی لە وڵاتانی جیهانی ڕوو ئەدات لە وڵاتانی دەوروبەرە، بۆ نمونە لە لوبنان، لە یەمان، لە سووریا، ئێران زۆر جار ئەو کەسانەی کە نزیک بوون لە خۆیەوە بەکاری ئێهێنا بەرامبەر نەیارەکانی و زۆر جارش ئەو دەوڵەتانە شەڕی دۆستەکانی ئێرانیان نەکرد، ڕاستەخۆ لەگەڵ ئێرانە نەئەچوونە ململانی سیاسی یان سەربازیەوە. بەڵام ئەم جارە ئەمریکا هاوکێشەکەی گۆڕی بەوەی کە ڕاستەوخۆ لە هەم ئەو لایەنی کە ئەو بە بەرپرسیار ێزانی بۆ هێرشکردنەوە، هەم ئەو دەوڵەتی کە ئەوەی داناوە لە پشتی هێرشەکانەوەی بۆ سەر پێگە سەربازەکانی ئەمریکا. بۆیە ئەمریکا بەمەتوانی و هاوکێشەیەکی نوێ لە مامەڵەکردن لە ململانێ سیاسەکان بەکاربێنێت، چونکە خۆمان نەزانین ئەو شەڕانەی کە ڕوو ئەدا زوجە شەڕی بە وەکالەتن و بە بریکاری دەوڵەتان ئەنجام ئەدرێ، شەڕی ناوخۆی دەوڵەتان. بەڵام ئەم جارە ئەمریکا ڕاستەوخۆ شەڕەکەی گۆڕی لە بریکاری و بۆ ئەو لایەنی کە پشتیوانی ئەو لە پێی وایە پشتیوانی ئەو لایەنە سەربازیانە ئەکا و گروپە سەربازیانە ئەکا و گروپە چەکدارانەکە کە لە عێراق ڕوودەن. هەرچەندە ئێران بڕیاریدا دەست بەجێ تۆڵەی کوشتنی قاسمی سولێمانی بکاتەوە، بەڵام تا ئێستا کاردانەوەکانی وڵاتە لە لێدوان زیاتری تێنەپەڕاندووە. بێدەنگی حکوومەتی عێراقیش لە ئاست جموجۆڵی هێزی بیانی و هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق دۆخەکەی بەم ڕۆژە گەیاندووە. ئەوەی کرا لە ئەخیرە لێدانی قاعدەی یەکی ئەمەی کەرکووک کەیوان، حکوومەت هیچ ئیجرعاتێکی نەکرد و نەیتوانی تەنسیق بکە لەگەڵ ئەمریکیەکان بۆ ئەوەی بتوانێت دەستنیشانی تاوانبەران بکرێ و شتێ گەورە نەقەومێ لەلایەن ئەمریکاوە. ئەمریکاش کەزانی ئەمە حساباتی تایبەتی تایە، هەڵسا خۆی بە لێدانی حەشدی شعبی بە تایبەت ئەو جەناحەیکەوە سەر بە ئێرانە بە تایبەت لەوە سەری هەڵدا و ئەخیرەن ئەو بوو گەیشتە ئەوەی کەوە دەستنیشانی قاسم سلەیمانی بکرێ و بە سوتفەش ئەتوانم بڵێم موهەندس با بڵێن ئەویشی لەگەڵا بوو، ئەویش بووە شتێکی ئیعلامی گەورە و ڕەدی ئەوەش تەسەور ناکەم ئێران بتوانێت ئەوها کتوپڕ شتێک بە شتێ بکە. تەمەناشەکەم کە شتەکان بەرەو هێمنی بچێت، چونکە زەرمەندی گەورە خەڵکی عێراقا بە کورد، بە تورکمان، بە عەرەب، بە شیعە، بە سوننە. دوای کوشتنی قاسمی سولێمانی و ئەبوو مەهدی موهەندیس و چەند ئەفسەرێکی تری سوپای قودسی ئێرانی بۆ ڕێگری لە هەر کاردانەوەیکی ئەو وڵاتە و کردنە ئامانجی پێگەکانی ئەمریکا لە عێراق و سووریا و وڵاتانی دیکە، ئەمریکا بڕیاری ناردنی هێزی زیاتری بۆ عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرکرد. چاودێرانیش پیان وایە هەنگاوەکانی ئەمریکا و هەڕەشەکانی تاران ئالۆزی زیاتر لە ناوچەکە دروست دەکات و پێشبینی شەڕی خوێناوی لێ دەکرێت. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.